مامۆستا ئایا جایزە من کچێکی تەمەنی 15 ساڵ بێنم؟ تۆ تەمەنت چەندێکە؟ 18. جائیزە، بەڵام با من نەسیحەتێکی برای خۆم بکەم. بەڵێ شریف تەمەنەکەی تۆ تەمەنێکی مناڵە، ئەو کچەش 15 ساڵە بە هەمان شێوە مناڵە. ئێوە خیبرەی ژیانتان نییە، خیبرەی زەواجتان نییە، ناڕەحەتی دنیاتان نەبینیوە. ڕەنگە ئەگەر جائیزە لە ڕووی شەرعەوە جائیزە ئەمە ئافرەتە بێنیت بیکەی بە خێزانی، هیچ کێشەیەکی تیان نییە، بەڵام ڕەنگە نەتوانن لە ژیانی هاوسەرگیریدا سەرکەوتوو بن، لەو ژیانێکەوە ڕاستە پڕێتی لە خۆشی، بەڵام پڕێتی لە معاناتیش. ڕەنگە ئێوە سەر لە معاناتەکان دەرنەکەن. من هەمیشە ئەوە وتو ئەگەر زەواج 100 پلە بێت 5 پلەی خۆشی ئەیبات، 95 پلە ئیتر نەخۆشی و ناخۆشی و بابەتی کۆمەڵایەتی و پەروەردەکردنی مناڵ و دراوسیە و ئیتر خەو و ئەتەکێتی ماڵ و هەڵسوکەوت و دەرە و ئەمانە ئەیبات. قوربانگیان، ڕەنگە تۆ بتوانانی لەو 5ەیە سەرکەوتوو بی، بەڵام ڕەنگە لە 95ەکەیە سەرکەوتوو نەبی عەزیزەکەم. ڕەنگە نەتوانیت یعنی لە ڕووی کۆمەڵایەتیەوە سەرکەوتوو بی، نەتوانی هەستی ئەو کچە ڕابگری کە 15 ساڵە. 15 ساڵان چێزانێت؟ 15 ساڵان ئێستا شەیە لە باخەڵی دایکیا خەوێتا بەیانی مامۆستا من نازانی بکا بۆ خۆی، ئەزانێ ئەندۆمی بخوسێنێ و تۆزی ئاوتەماتی تێکا و قوتی بات، لەوە زیاتر ناتوانێت کاکەگیان. ڕەنگە تۆزی وەکوتم لە غەریزە جنسیەکەیە سەرکەوتوو بی لەگەڵیا، بەڵام لە بابەتەکانی ترکە ڕەبتە بە ژیانی هەردووکتانەوە سەرکەوتوو نەبیت. بۆیە ڕەنگە زەواجەکەتان توڵ نەکێشێت، ساڵێ دوان بەخۆشی بی بەنەسەر، دوای ئەوە بێتاقەتە من لە یەکتری و لە یەکتری جیابنەوە. من ئەگەری بۆ دانیم ناڵێم بزەبەت وایە و 100%. مامۆستا جان من کەسێکە ناسم، کەسێکی زۆر نزیکی خۆمە، بەڵام ناتوانم ناوەکەی دەم ڕاستی. مامۆستا ئەویش مەلایە، باشە، یعنی کابرا مەلایە، تەمەنی 35 ساڵە. مامۆستا کچێکی 14 ساڵی هێناوە، یعنی دەیگۆت وا باشتە من لەو گەورەتر بم و یعنی بێتە سەر تەبیعەتی خۆم و تەواوی ژیانی من بزانیت و ئەدی ژیانیان زۆر خۆشە، زۆر دڵخۆشم بە یەکتریەوە لەگەڵ. قوربانگیان، بەڵام لەم ڕۆیە ئەزانی چۆنە بوتانێکی زۆر بۆ مامۆسای ئاینیە کرێت. ئەم ئێوارەیە شتێکم بینی على ئەساس مامۆستایەکی هەولێر مەشهورە و لە ڕێگەی سناپەوە ئافرەتێکی هەڵخەڵەتان وەمانە. باشە، ینی بۆچی ئەم ئافرەتە ناوی ئەو مامۆسایە ناڵێ ئەگەر ڕاست دەکات، با ناوی ئەم مامۆسایە بدا و ئیتر خۆمە دادگا هەیە و حکومەت هەیە و قانون هەیە و هەموو شتێک هەیە، با ناوی ئەو مامۆسایە بدا بە داتا شتەکانی بۆ بسەلمێنێ و ئەو کەسانی کە شاهید بوونە و با ئیتر پەتیان کەن و حەیایان بەرن و خەڵک دوو تفکاتە ناو چاویەوە، خەڵک بە ناو مەلایەتیەوە نەخەڵەتێت. بۆیە زۆر جار خەڵک شتەڵێت مەلایەک وای کرد، مەلایەک ئاوای کرد، مەلایەک ئاوای کرد. ئەگەر ڕاستەکەی بێنات بەڵگە و مستەمسەکات بخە بەردەست بڵێ فڵانە مەلا بووە. بۆیە ئەوەی تۆش باسیەکەی من هەر لەم جێگەی گومانە و ڕەنگەوانە بێت. ئەگەر ئەو مامۆسایەش ئافرەتێکی ئاوای هێنابێت، ئیتر وەکو وتم ڕەنگە بتوانێت لە کۆمەڵیە بوارە سەرکەوتوو بێ لەگەڵیا، بەڵام ڕەنگە ناتوانێت لەگەڵ هەموو کایەکانی ژیانێ لەگەڵ ئەو ئافرەتەیە سەرکەوتوو بێت. مامۆستا ئێستا جایزە، یعنی من ئەتوانم مارێکەم وانە؟ وەکو جائیز ئەتوانی جائیزە مارێکی، بەڵام من بۆ برای خۆم قسە بکەم، سەرکەوتوو نابیت. الله تعالى عالم سەرکەوتوو نابیت. بەڵام پشتم بەخوا بەستەوە، ئیدی مامۆستا هەموو ڕۆژێک دوعا نوێژەکانی بەخوا بەستەوە، بەڵام کچێکی 15 ساڵان لە ناز و نووز زیاتر چێزانێت، بەس پێم بڵێ چێزانێت، ئەزانێ ناز و نووزت بەسەرا بکە، ئەتوانێ خۆشیت باتێ، بەڵام ڕەنگە بە بچووکترین یعنی فەراغ تێ بکەوێت. ڕەنگە ئەگەر تۆ 2 ڕۆژتر نازی نەدەیت یا 2 ڕۆژتر ئیهمالی بکەیت دەست بۆ شتی خراپ بەرێت. مامۆستا کچەکە باوکی نماوە، ئیدی ڕاستەکەی شەرم لێ دەکەمەوە، یعنی هەندێک قسە هەیە بەخۆم لە ڕووم نای بکەم، بەس مامۆستا ئەوەندەی ئەمە نازی پێ دەدەم، ئەوەندەی ئەمە نازی هەڵدەگرم. کاکە شتەکە کە هاتە واقعەوانیە چاوە ڕاستەکەم تێگەیشتی، ئەڵێ دەنگی دووهەڵ لە دوورەوە خۆشە. ئێستا چونکە تۆ بە قەترە قەترە قسەی لەگەڵا ئەەکەیت و ئەیبینیت، ئیتر وە ئەزانی ئەمە حوەریە بۆ تۆ دابەزیەوە، ئەگەر ئیتر بێتە لای تۆ هەموو شتێکی بۆکەی کە 2 ڕۆژتر هێناتە ماڵەوە و
چوارجا چوو بە سابوونی ڕقی دەموچایی شوێری و بەیانیان هەستا ڕیپۆک بە دەموچایەوە بوو، چوارجا هەناسەی ناخۆشی کردە سەرتا و چوارجا هاواری کردە سەرتا، ئەو کاتات گوێی خۆتەگریت و ڕاکەیت لە ماڵەوە دەچیتە دەرەوە لە فەی فەلافلە خۆی قوربانگیان چاوە ڕاستەکەم بۆ ئازانی هەموو شتێک ئاواوەکو خۆی ئەمێنێتەوە. مامۆسایە وتی زەواج بەرمیلێکە، نیوەی لە هەنگوینە و نیوەی لە پیسیە. کابرایەکە ساوتی مامۆساگیان پیسەکەی کەوتۆتە کوێوە تو لە ژێریایەتی لەسەرەوە هەڵێ پشڕی هەتا ناوەڕاست بەس هەنگوینە ناڵێ مانگی هەنگوینی ئیتر دوای ئەوە ناڕەحەتی دەست پێکە دەیوتی مامۆسا بەخوا من 40 ساڵە بەعکسەوە دیار هەڵم پشڕیوە تا ئیسا هەر لە پیسیەکەی ئەخۆم هەر پیسیە نەگەیشتۆتە هەنگوین. برا شرینەکەم تۆ جاری وا هەیە یعنی ڕاستە پرۆژەی زۆر جوانت هەیە بۆ ژیان، بەڵام کاتێک ئەو کەسە دێتە ژیانتەوە ئەنجا ئەزانی ئەمە ئەو قەلە نەبوو. زۆرێکمان بینی یعنی قاچی خەڵکی ماچە کرد بەس ئەو کچەی بەنێ کچەکەیان داپی بە خۆشەویستیش هێنای دوایی سەیری کرد ئەم کچە بۆ ژیان نابی یا کوڕەکە نەیتوانی ژیانی ئەم ئافرەتە خۆشکە، ئێستا لە یەکتری جیاوە بوونەوە تفون نعلەتی یەکتریەکەن. وی قوربانگیان تۆ ئەزمموی ژیانت نییە بمبورە ئەم قسەیەکەم 18 ساڵان هەتا ئێستا ناڕەحەتی نەبینیوە، هەتا ئێستا ڕەنگە دووجار لە شرینی خەو هەڵنەسابێتی خەوت لێ نەتۆرابێت، هەتا ئێستا ڕەنگە یعنی دووجار تووشی بەڵاو مصیبەت نەبوو بێتی، دووجار تووشی دەردەسەری نەبوو بێتی، بۆیە تۆ نازانی خۆشی و ناخۆشی کامەیە قوربانگیان. ڕەنگە بەرگەی بچووکترین نامەی ئەو کچە نەگریت، بەرگەی بچووکترین قسەی ئەو ئافرەتە نەگریت. چاوە ڕاستەکەم بۆی تۆ ئێستا ینی ڕەنگە من ناڵێم مڕاهیق، بەڵام ها خەریکە لەو مەرحەلەیە یای دەرئەچیت و دەرناچیت. جەنابەت ئەگەر ئاوا کەسێ بێنی هاوتەمەنی خۆت بێ ڕەنگە باشتر بێت، بەڵام 15 ساڵان بەخوا سەرەواوێکی لە مێشکانیە بۆ ژیان نازانێت تاکەگیان نازانێت. ئسئەل المجرب ولا تسأل الحەکیم. پرسیار کە لەو کەسانی کە 15 ساڵانیان هێناوە کە 16 ساڵانیان هێناوە، پرسیار لەو کەسانە کە پرسیار لە کەسێک مەکە کە هیچ خیبرەیەکی نییە چووە ژنێکی 30 ساڵانی هێناوەڵی کاکە چۆنە کشێکی 15 ساڵان بێنم. بزانە ئەوان دەردی دڵیان بۆ تۆ باز بکەن و هەر لە خۆتیشەوە لەم مەوزوعەیە خۆت مەکەنا ئەم مەوزوعەوە پرس بە ڕاوێژ بە گەورەکانی خۆت بکە. خوای گەورە هەرچی باشەوە بۆ کاکاکە گیان من لە خزمەت